سادا بێگومان نەزانین هەڵمەتی بانگەشە لەلایەن کاندیدەکانەوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە خۆشحاڵیەوە بە چڕی و بە گێرمی گۆڕی بەڕێوە ئەچێ دووە مەجارێکە بۆەوەی کە ئەوان تواناکانی خۆیان ئەو دڵسۆزی کە هەیان بۆ هەتاکو و ئێستا ئینشەڵڵا دواتریش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوام ئەبن لەسەری چۆن ئەتوانێت خزمەت بگەێنێت بە کورد و بۆەوەی کە کورد بتوانێت مافی خۆی لە ڕێگەی خزمەتی ئەوانەوە بەدەست بهێنێت و دەستەبەری بکات مەجالێکی باشە بێگومان بۆ ئەم بانگەشەیە و لە ئێستادا لیستی یەکێتی نیشتمانی کوردستان لیستی 222 بێگومان هەندێک کاندیدی هەیە کاتێک سێری سیڤیەکانەکەی سەیری ئەزممویان و ساڵانی خزمەتیان ئەبینیت کە بەڕاستی کەسانێکن جێگەی متمانن بەتایبەت لە کەرکک ئێستا کاروان لەگەڵمان بوو لەگەڵ یەکێک لە کاندیدەکان گفتگۆی ئەکەرەوە ئەوەی کە بۆ نمونە ئەوان خەمیەکی زۆریان هەیە کەرکک بپارێزین بە شوێنە دێرینەکانیشەوە هەروەها کەرکک هەندێک لایەنی دیکەشی هەیە کە پێویست دەکات خەمی جددی بۆ بخورێت پێویستە دەکات کاری زۆری بۆ ئەنجام بدرێت یەکێک لەو لایەنە هەرە گرنگانە گەنجانی خوێنگەرمی کەرکووکین هەر بۆیە ئێمە لە تەوەری کۆتایی بەرنامەکەمان لەگەڵ خەتوود بەڕێز دکتۆر شیلان فەتحی کاندیدی ژمارە 24 لەسەر لیستی یەکێتی نیشتمانی کوردستان لە کەرکووکەوە گفتگۆی زیاتر ئەکەین لەسەر ئەوەی کە بەڕێزیان و هەروەها هاوڕێکانیان لە ئێستادا بە تایبەت بەنیازن و هەوڵیان چڕ کردوێتەوە بە چ شێوەیەک ئیشەڵڵا لە دوای ئەوەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناویان دەرچوو ئەمان بتوان خزمەتی گەنجانی کەرکووکی بکەن. دکتۆر شیلان سڵاو لێبێ بەیانی بەڕێزت کەرکووک باش پێمان خۆشە هەر سەرەتا بەڕێزت پێمان بڵیت ئێوە لەلاتان کاتێک باسی گەنج ئەکرێت چۆن باسی گرنگی گەنج بەتایبەت بۆ کوردەکەن. سڵاوتان لێبێ سڵاو لە هەموو بینەرانی کەناڵی کورساتی ئازیز سەحەرخان کاکە سەرکۆ من سڵاو و ڕێزی تایبەتیم هەیە بۆ هەموو ستافی کەناڵی کورساتی ئازیز بۆ پێوەرەی خۆم یەکێ بووم لە بێژەرەکانی ئەو کەناڵە بۆ ماوەی 13 ساڵ. طبعا گەنجان ئێستا من لەلاتانم لەگەڵتانم و کاندیدێکی یەکێتی وەکو مامۆستایەکی زانکۆ کە بەردەوام بەرکەوتەم هەیە لەگەڵ چینی و توێژی گەنجان و لەگەڵ ئەوەشا زۆر لەو ڕێکخراوانە کارم کردووە کە کار لەسەر پەرەپێدانی توانای گەنجەکەن. گەنجان بە تایبەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئایەکی زۆر تایبەتی هەیە بۆی کە ئێمە ئەزانین ئایندەی نەتەوەکەمان ئایندەی گەلەکەمان بەدەست گەنجانە کە ئەمڕۆ ئەتوانین بڵین هەندێکیان ئەم ساڵ بۆ یەکەم جارە دەنگەدەن و هەندێکشیان چەند ساڵێکە لە ناو پرۆسەی سیاسی خزمەتی کورد و خزمەتی نەتەوەی کوردەکەن و خزمەتی هەموو چین و توێژەکانەکەن. بۆیە ئەو ئەتوانین بڵین ئەو دەستەواژەی کە ئەڵێ گەنجان داینەمۆی کۆمەلگا و شۆڕشن ئێمە ئەتوانین بڵین گەنجان سەرکردەکانی ئایندەی ئەم نیشتیمانن و ئەم کۆمەلگایەن. بۆیە ئەبێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو هەموو حزبە سیاسیەکانی تریش لە کەرکووک و لە کوردستان گرنگیەکی زۆر تایبەت بدەین بە گەنجان ئەگەر بمانەوێ ئایندەی نەتەوەکەمان ئایندەی نیشتیمانەکەمان پارێزراو بێ لە دەستێکی ئەمیندا بێ. بۆیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بێی سەیری لیستەکە بکەی ئەبینی مەجموعەیەکی زۆر گەنجی لێهاتوو کاندیدن لە ناو لیستەکەیە. بەڵام بەدەر لەوەش تەڵعاً بەرنامەی تایبەت هەیە من ئەتوانم باسی ئەو پرۆژانە بکەم کە من خۆم وەکو مامۆستایەکی زانکۆ کە بەردەوام لەگەڵ گەنجانە کارەکەم هەمە ئیشەڵڵا ئەگەر سەرکەوتین بۆ پەرلەمانی عێراق و توانیمان متمانەی گەنجان بەدەست بێنین کار بۆ هەندێ لەو پرۆژانە بکەین کە گرنگترینیان ئەو پرۆژانەیە کە وا ئەکا بێکاری لەلایەن گەنجانە کەم بکرێتەوە یان هەوڵ بدەین نەهێڵین. باشە دکتۆرە شیلان زۆر کات ئێمە باسیەوەکەین کە زۆر گرنگە گەنجەکانمان گرنگیان پێ بدرێت زۆر گرنگە گەنجەکانمان ئیتر لە کۆچکردن بیان وەستێنین زۆر گرنجە گەنجەکانمان تواناکانیان لە ناوخۆی وڵاتی خۆمانە بەکاربێنین و بتوانین
بە شێوازێک هاانیان بین و ڕۆحەتێکیان پێ بەخشینەوە کە هەوڵی خوێندن بن ئەو بێئەمەلی کە لە نێوان گەنجانە دروستبواڵێ بۆ بخوێنم خۆگەر خوێندنیش تاوکەم بەڕێز ناوکو مامۆسایەکی زانکۆ و ئەجا دوای ژوەکەوەی کە کاندیدی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆن بتوانین ئەم هەوڵانە بخەنە گەڕ بۆ ئەوەی گەنجان ورەیەکی کیان هەبێ وزەیەکی کان هەبێ بۆی کە لە ئایندەیە توانیان لە هەر بوارێکە کارنامەی دەرچوون وەرەگرن ئەمەلێکی هەبێ کە کارێکی دەسەکەوێت چۆن کار لەسەر ئەم بابەتاکەن بەدڵنیاییەوە وەکو باسم کرد کاکە سەرکۆ چونکە من ئەو لە ناو گەنجانم و لە وەکو مامۆستایەک ئەم قسانەی بەڕێزت کە ئەیکەی ئەم ئەفکارانە هەمووی هەیە لە لای گەنجان و ڕۆژانە ئێمە وەکو مامۆستای زانکۆ ڕوبەڕووی ئەم پرسیارە ئەبینەوە بۆیە یعنی گەنج ئێستا یعنی بەرنامەی واقعی ئەوێ بەرنامەی فعلیەوێ قسەی باق و بریقی ناوێ قسەی زلی ناوێ بەڵام ئێمە ئەتوانین لەسەر مجموعەیە شت کە حالیان ئەتوانین لە ناو پەرلەمانە کاری لەسەر بکەی بە تایبەت من پار وەرکشۆپێکم کرد لە کەرکووک بۆ دروستکردنی گەنجی سەرکردا یەکێ لەو شتانە ئەزانین لە بەغدا وەزارەتی لاوان و وەرزشی لە وەرزش و لاوانی عێراق هەیەی کە تەمویلی با بڵێن پارەدارکردنی پرۆژەی بچووک ئەکا بۆ گەنجان کە بەداخەوە ئەبوایە مەسەلەن شاری کەرکووک پارێزگای کەرکووک پشکی بەرکەوتایە لەو پرۆژەیە هەتا ئێستا ئەوە نەتوانراوە نەگەیشتوۆتە شاری کەرکووک بۆ یەکێ لە گرنگترین سەرەکیترین ئەو کارانەی من کە ئیشەڵڵا ئەگەر سەرکەوتم بۆ پەرلەمان کار لەسەر ئەوەکەین کە حسەی کەرکووک یان لە ڕێی پرۆژەکانەوە وا بکەین ڕێژەیەک نزبەیەک پارەدار موازنەیەک تەمویلی ئەم پرۆژە بچووکانە بکرێکە بۆ گەنجانە طبعاً ئەتوانین شتی تریش بکەین بە تایبەت بۆ خوێنکارانی زانکۆ یان ئەو خانەوادانەی کە کەم دەرامەتن ئەبینین زۆر خانەوادە هەیە مناڵێکی بەهرەمەندی هەیە مناڵێکی زیرەکی ئەوێ لە دەروی وڵات بخوێنێ ئەوێ مەسەرەن تەنانەت لە زانکۆیەکی ئەهلی بخوێنێ بەڵام ناتوانێت لەبەر ئەوەی ئیمکانیاتی مادی زەعیفە ئێمە ئەتوانین نزبەیە پارە تەخسیسکەین بۆ ئەو خانەوادانە وەکو قەرزی بچووک قەرزێکی دوورمەودا بێفایدەیان بەفایدەیەکی بچووک کە ئەم خانەوادانە بتوانن هاوکاری ڕۆڵەکانیان بن بۆی چ خولیایەکی حەزی لێ لە چ بوارێکا بخوێنێ لە ڕێی زانکۆ ئەهلیەکانەوە بەیان لە ڕێی دەرەوەی وڵات بێ بتوانێ بخوێنێ شتێکی تر لەوانەی کە هەر ئەکرێ لە ڕێی ئەم قەرزە بچووکانەوە کە ئەدرێ ئێمە ساڵانە گەنجی زۆر بەهرەمەندمان هەیە کە لە زانکۆکانە دەرەچێ پرۆژەی بەحسی تەخەڕوجی پێڵێن پرۆژەی دەرچوونی پێڵێن کە بە تایبەت لە کۆلێجە هەندەسەکانە یا تەقەنیەکانە سەیرەکەی پرۆژە و داهێنانی زۆر گەورەیان هەیە بەڵام ئەم پرۆژانە پێویستی بە مەبلغێ پارەیە پێویستی بە تەمویلکردنە ئەمەش ئەتوانرێت لە بینی زانکۆ و لە بینی دیوانی محافەزەوەیان لە پەرلەمانەوە نزبەیە پارە تەخسیس بکرێ یان بە اتفاقیات لەگەڵ هەندێک لە بانقەکان بتوانین تەمویلی ئەم پرۆژانە بکەین کە پێیان ئەوترێ مەشاریعی ڕیادی یان ئەو پرۆژانەی کە با بڵێن داهێنەرە ئەم پرۆژەیە شتێکی دەگمەنە بۆی ئەتوانین دەستی ئەو گەنجانە بگرین طبعاً ئەم پرۆژەیە تەنها بۆ گەنجەکە نابێت کە تۆ پرۆژەیەکەکەی هەڵبەتە مجموعەیە گەنجی تریش سوود لەو پرۆژەیە ئەبینن ئەمانە و شتی تریش ئەتوانرێ هەر لە ڕێی زانکۆکانەوە بکرێ خۆتان ئەزانن ئێستا زۆربەی زانکۆکان بەڕێوبەرایەتی تایبەتیان داناوە مەسەن زانکۆی سلەمانی تقریباً 14 بۆ 15 بەڕێوبەرایەتی هەیە یەکێ لەو بەڕێوبەرایەتیانە ئەوەیە تەنسیق لە نێوان زانکۆ و کۆمەلگایان لە نێوان زانکۆ و با بڵێن شەریکاتەکان ئەوانەی کە لە بواری تایبەتە شەریکاتی تایبەت قتاعی خاص ئیشەکەن ئەمەش ئەگەر ئێمە بتوانین بە فعلی کاری لەسەر بکەین ئەتوانین زۆر گەنج لە ڕێی ئەو مەرکەزانەی کە پەرە بەتوانەکانی گەنجان ئەدەن لە ڕێی ئەوانەوە ئیشیان بۆ بدۆزینەوە گەنجەکانمان لەسەر پێی خۆیان بۆ سندوای تەخەڕوج بێگومان دکتۆر شیلان ئەوەی کە گەنج ئەگەر بتوانێت خوێندنی بۆ دەستەبەر بکرێت دواتر لەو خوێندنە سوودمەند بێت بتوانێت بژێوی ژیانی خۆی لە ڕێگەی بەدەستهێنانی هەلی کارەوە دابین بک بۆ داهاتووی دڵخۆشە بێەوە لە وڵاتە بێگومان ئەمێنێتەوە بێ هیوان نامێنێت بەڵام لە خاکێک وەکو خاکی کەرکووک خاکێکە کە
و بەشێکە لە کوردستان کە زۆر هەستیارە چونکە بۆ نمونە گەنجی ئێمە لەگەڵ نەتەوەکانی ترا بەرکەوتنی بۆ ئەبێت هەندێک جار ئەو جیاوازیانەی کە هەیە بەداخەوە گەنجی ئێمە دڵی لە خۆیدا ئەمێنێت یان ئەو گرنگی کە ئەوان ئەیدەن بۆ ئەوەی کە کار لەسەر نەتەوەی خۆیان و فەرهەنگ و کللتوری خۆیان بکەن هەندێک جار لاانەیە کاریگەری دروست بکات بتەوێت نەتەوێت ئایا بۆ نمونە ئێوە بیرتان لە ئەوە کردوتەوە کە ئیشەڵڵا پرۆگرام و پلانتان هەبێت بۆ ئەوەی کە کار لەسەر ئەم لایەنش بکەن گەنجی کورد لەگەڵ ئەوەی کە ئیشەڵڵا داهاتوەکەی مسەوگەر بێت لە ڕێگەی ئەو هەوڵانی کە ئێوە ئەیەن لە پاڵیشیا وا بکەن کە لە ڕووی با بڵین شانازیکردن بە کللتوری خۆی بە کوردبوونی خۆی ئێوە بناغێکی بە قووەتی بۆ دابنێن بە دڵنیاییەوە یەکێ لەو پرۆژانەی تریش کە هەمە سەحەرخان ئێمە ئێستا گەنجێکی کەرکووکی زۆرمان هەیە لە دەرەوەی وڵات گەنجێکی کەرکووکی زۆرمان هەیە لە کوردستان گەنجێکی کەرکووکی زۆریشمان هەیە لە ناو کەرکووکە ئەژین یەکێ لەو پرۆژانش کە من بیری لێکەمە طبعا ئەمە بەس بۆ گەنجان نییە لەبەری تۆ باسی کللتورت کرد ئەمە ڕێکخراوێکە کە حەزەکەم ئومێدم دای بمەزرێنم کە بتوانین ڕایەڵەی نێوان کەرکووکێکانی ناوەوەی کەرکووک و دەرەوەی کەرکووک بکەین ئیتر ئەمانە لە تاراوگەن لە دەرەوەی وڵاتن یان لە شارەجیاکانی کوردستانن بۆ ئەوەی ئەو با بڵێن ئەو جێگیریە یان ئەو خۆشەویستی وڵاتە لە ناخیانە سارد نەبێتەوە کاڵ نەبێتەوە طبعا ئێمە یەکشت هەیە سەحەرخان لەواچێ ئەمە تۆزێ جیاواز بێ یعنی گەنجانی شارەکانی کەرکووک دەرەوەی کەرکووک پیان ناخۆش نەبێ پرۆسەکە لە کەرکووک زۆر جیاوازە کەرکووک لەبەر ئەوەی وەکو باست کرد فرە نەتەوەیە فرە دینە فرە مەزهەبە و خەڵکی شاری کەرکووک بەمەینەتی زۆر زۆردا تێپەڕیون لە تەرحیل و لە دەستگیرکردنیان لە مافخوراندنیان بە ئێستەشەوە ئێمە ئەزانین 8 ساڵ زیاترە عفو لەم شارە پارێزگارێک سەپێنرابوو بەسەر شاری کەرکووکە کە زۆر جاکاری ئەکرد تەحەیوزێ کرد بۆ لایەنی عەرەب لە ناو عەرەبیشا بۆ هەموو عەرەبنا بۆ بەشێک یان بۆ عەشرەتەکەی خۆیە کرد زیاتر ئەتبینی زۆر هەل ئەهاتە ناو شاری کەرکووکەوە ئەم پارێزگارە قۆرخێ کرد بۆ ئەو لایەنە بۆیە خەڵکی کەرکووک و گەنجی کەرکووک ئەتوانم بڵێم زۆر زیاتر پەیوەستن بە خاکی کەرکووکەوە بە نەتەوەکەی خۆیانەوە بە کللتوری کوردایەتی خۆیانەوە لە شاری کەرکووک ئەمەش لەواچێ ئەو سراعە قەومی و دینیە کە هەیە وای کردبێ ئەمان زیاتر ئەم ڕوحیەتیان یا ئەم نیشتمان پەروەریان یا ئەم کوردایەتی لە لای گەنجی کەرکووک چەسپی بێ زیاتر طبعا ئەمە معنایەوە نییە کە کەرکووک یان کوردانی دەرەوەی کەرکووک ئەم هەستەیان نییە بەڵام لەواچێ لەبەر ئەوەی لە کوردستان ئێستا ئازادە ئەو مەترسیە نییە لەسەر با بڵێن کوردایەتی لەسەر خاکی کوردستان بۆیە سەیرەکەی ئەو لایەنە لەواچێ بەو وەکو پێویست یان وەکو کەرکووک احتیمامی پێ نەدرێ و گرنگی پێ نەدرێ بەڵام لەگەڵ ئەوەشە هەموو ئەو ڕێکخراوانەی کە گرنگی بە بواری سەقافی و بە بواری کولتوری ئەدەن لە شاری کەرکووک هەر یەکە و بەجیا طبعا ڕێکخراوەکان کە کوردن بە کولتوری کوردی عەرەب بەهی عەرەبی تورکمان بەهی تورکمانی ئەم منافەسەیە ژوای کردووە زیاتر خەڵکی کەرکووک کوردپەروەر بن زیاتر پەیوەست بن بە خاک و نیشتیمانەکەیانەوە دکتۆرە خۆی زۆر کاتێ ماڵین ئێستا کە ئەم پارێزگارە وای کردووە جیاوازی نابینین لە کەرکووکە بڵین ئەمە منتیقەی کوردیە ئەمە منتیقەی عەرەبە منتیقەی تورکمانە ڕۆژانە ئەیبینین کە لەسەر شەقامەکان ئەوەی لەسەر شەقامەکانە لە شوێنەکەی خۆی نییە ئەمە جێگەی دڵخۆشیەکە تێکەڵی خەڵک بوو و کەرکووک ئاهێکی باشی تیا هاتوۆتەوە و ئێوەش ئەگەر ئەم جارە ئەم ئاها گرنگی پێبەن و زیاتر بەرەو پێشۆی بەرن ئەوەیە کە ئەم هەموو فرەنەتەوەیە بتوانن بە یەکسانی بژین بە ڕۆحێتێک بشین کە کەرکووک ئاوەدانکەنەوە من ئەڵێم تەنها کارکردنی ئێوە ڕاستە کورد گرنگە بەڵام بشتوانی هەموو گەنجەکان بە چاوێک سێرکەی بۆ خوێندنگایەک بۆ زانکۆیەک بۆ شوێنێک کارت کرد بە یەک چاوی یا هاوسەنگی سێرکەی چونکە خەڵکی کەرکووک ئێستا بۆچوونێکی جیاوازتریان هەیە بەرامبەرەوەی کە ئەزانن کە
چێ پشتیانەگرێت چێ داوای مافەکانیانەکە بێگومانی چێتی نیشتیمانی کوردستانە و ئەویش هەوڵیەوە هەمیشە کەرکووکاوەتان بێ ئێوە نەفەسێکی چیتان هەیە بۆی کە جارێکی تر درێژە ڕێگەی ئەم ڕێگایە بەرنێن و بتوانن زیاتر خزمەتی کەرکووکەن. کاکە سەرکۆ ئەگەر بیرت بێ لە کاتی انتخاباتی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە سەرۆک بافڵ خۆی و سارەکەی خۆی کوێ ناو ئاپۆرای جەماوەر لە شۆڕیجا لەوێ کوێ ناو گەنجانەوە و پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرایدا بەجۆی هەموو جیهان و بە تایبەت کەرکووکەوە وتی ئێمە کەرکووک چیتر نامانەوێت تەماشایکەین وەکو ناوچەیەکی جێناکۆک ئێمە بێ کەرکووک ببێتە پێشەنگ کەرکووک ببێتە شارێکی ئاشتەوایی شارێک کە پێشەنگ بێ لەسەر ئاستی هەموو شارەکانی عێراق ئەمەش ڕوئیای سەرۆک بافڵە و ئەمەش ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمەش ڕوئیای هەموو سەرکردایەتی یەکێتیە لە شاری کەرکووک و ئەو بەرنامەجەش جێبەجێ ئەکەن هەر بۆیە شیعاری یەکێتی ئەم جارە لە شاری کەرکووک بە هەمان ئەو نەفەسەی ڕابەرمان مام جەلالە شیعاری چەپکە گوڵەکەیە کە شاری کەرکووک شاری ئاشتەواییە شاری هەموو نەتەوەکانە ڕاستە ئێمە لە ڕووی مێژویەوە ئەم شارە شارێکی کوردستانیە بەڵام لە ڕووی واقع ئێستا ئەمە شارێکی فرەنەتەوەیە و ئەفوان کەرکووکیش و پارێزگاری کەرکووک و قیادەی یەکێتیش ئەوە ئەبینن کە ئەبێ خزمەتی هەموو چین و تێژەکانی شاری کەرکووک بکرێ بە بێ جیاوازی بە یەک ئاست هەر لەم ڕوانگەیەشەوە یەکێتر لەو پرۆژانەی کە ئیشەڵا من بە تەمام بیکەمە کار ئەوەیە پرۆژەیەکە یان پێگەیەکی ئەلکترۆنیە کە ئەمە واکە فرسەت لە نێوان هەموو گەنجەکانی شاری کەرکووک بێ بەبێ جیاوازی بە زمانی کوردی و عەرەبیە بێ و احتیمالە بە زمانی ئینگلیزیش بێ ئەمە واکە هەموو گەنجەکان ئیتر هەر بەهرەیەکی هەیە هەر توانایەکی هەیە داخلی ئەو پێگە ئەلکترۆنیە بێ CV خۆی لەناو ئەو پێگە ئەلکترۆنیە و بەهرەکانی تواناکانی بنووسێتەوە لەوێ لەلایەکی تریشەوە هەموو ئەو کۆمپانیانەی کە پێویستیان بە گەنجە بۆ کارکردن لەلایەن ئەوانیش بتوانن ئەکسسیان هەبێ داخلی ئەو پێگە ئەلکترۆنیە بن بۆی خۆیان لە ڕێی ئەو پێگە ئەلکترۆنیەوە بتوانن ئەو توانایانە بدۆزنەوە کە پێویستیان پێێتی طبعاً ئەمە ئەتوانرێ بە هاوکاری ئەنجومەنی پارێزگا و بە هاوکاری زانکۆکانی شاری کەرکووک و بە هاوکاری ئەو وەزارەتی تیجارە و هەموو ئەو کۆمپانیانەی کە حەزەکەن بە شێوازێکی سەردەمیانە بە شێوازێکی سەردەمیانە و بە شێوازێکی با بڵێن علمی ئەو توانایانە بدۆزنەوە کە پێویستیان پێیانە بۆ کۆمپانیاکانیان ئەمە و چەندەها پرۆژەی تریش هەیە ئەتوانین عینەن وا بکەین ئەتوانین هەر لە ڕێی ئەو پێگە ئەلکترۆنیەوە یان لە ڕێی معهەدی پەرەپێدانی تواناکانی گەنجانەوە دیسان ئێمە توانای گەنجەکان بدۆزینەوە هەریەکەیان لەو بوارەی کە خۆی خولیایەتی یا بەهرەمەندەتیایە تەدریبی پێ بکەی پەرە بە تواناکانی بدەیت بۆی ئاسانتر و با بڵێن کورتتر بە باوەیەکی کورتتر بتوانێت هەلی کار بۆ خۆی فراهەم بکاو بکەوێتە سەرپێی خۆی. زۆر زۆر سپاس دکتۆر شیلان فەتحی کاندیدی ژمارەی 24 لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بازنەی کەرکووک بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێزت کاتێک سەیری تیمی کاندیدەکانی بە تایبەت بازنەی کەرکووکەکەی لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبینی هەم زۆر بڕوانامەکان بەرزە هەم باڵێن زۆر دڵسۆز من خزمەتی زۆریان کردووە و لەناو خەڵکا بوونەوە تا خەڵکیان ناسێەوە خۆیان خەڵکەزانن کە خزمەتێکی زۆر دڵسۆزانیان هەبووە بە هیوای سەرکەوتنی دووبارە بە بەڕێزت